Maxwell distribution and quantum statics. لا درسي بيشوا in the previous lectures درسكاني بيشوا we obtain Maxwell-Boltzmann statistics for distribution in particle on I compartments. درسكاني بيشوا إما Maxwell-Boltzmann statistics من دوزيوا بود دابشبوني in particle لسر I compartment لسر جماريك compartment كنوما نابو 1 2 3 4 5 تا I وهر كم لمانا لما إن يك particle هبو لما إن 2 particle هبو لما إن C لما إن 2 لما إن بيتا لرا إن I وزي أم compartment إبسيلون يكبو أما إبسيلون 2 أما إبسيلون C إبسيلون 2 إبسيلون 5 إبسيلون I بدوزي مانو أما بو إن I ليكسان بلاندا E minus بيتا إبسيلون I كبيتا يكسان بلسر يك كي تي كي بريتيلا بولتزمان كونستانت و تيش بريتيلا تمبراتشر طبعا ابسوليت لانداش مندوزي ولا لاندا بريتي ولا ان ناقص الفا من نونا لاندا ولا لانداش بريتي ولا ان لسر زد ان كبريتيلا توتال بارتيكل وزد اشتيا partition function كيكسانا بسيكما E minus بيتا إبسيلون I total energy كازاني اشتيا يكسانا بما total particles كيكسانا بما توانا ما إني كابتال بيبقى أما إني لرا دامنا ما إني كابتال بيبقى هلا جاي إني كابتال هلا إرجال إني سمالة بل ديرت مشاكا compartment كان لناو كلاس يعني لناو دابش نبون بلا ما قال لناو دابش بون يعني if there are GI class in each compartment قال لنا هر كاملة مننا لم compartmentنا GI دانه جمارة GI class من هبه أو كاد أبي أمار جارتي كرر رايت بكينا أمشتا رايت كده بمال لندا GI E minus بيت GI ديتا إيرا كذا بروف شكينا وشونا والزدقيش GI اللي را دركبي أو ناقصني ها أو هرسيكما أو اللي را GI كلا بشتي أما دركبي وأوكات أوميجا كبريتي بولا thermodynamic probability كبيشتر جي آي كمان بيك دانا بو أمزال جي آي كجتنا وكبريتي لإن فاكتوريال باي آي ليك وبوكاي جي آي تواني إن آي دابش إن آي فاكتوريال كبيشتر تنا أما يك دانا بو إكيد إن فاكتوريال دابش إن يك فاكتوريال إن دو فاكتوريال إن سي فاكتوريال بلام استكاني كلناو ولا ناو أمانة إما دابجبون من هي أمجار فرقك غيرشا أو ديتا أرى أوكي أم جاي أما يا هذا مثلا كومبارتمنت أي من هنا ودابش وكلو بتشن كلاسي وكلاسي يك دو سي شوارع جي آي كلاس يعني لو ناو خوي دابجبون يكشد جرينجر لب كيسي أو كبيرين ماكسويل بولتزمان ديستريبيوشن بارتيكل كان من distinguishable يعني أنا أسرين ولا يك distinguishable وأنا identical بلام distinguishable إذا دين لما لوغاريتم ورا جرين إذا بمجيه وحسابين لوغاريتم ورا جرين أمجار دوباره همان رجع كاني بيشورين بوجيوازيوا كيسا أم ترميش زياد بوا بيشترم ترميتيانا بسم ترم زياد ترميش بما دوباره همان كاركاني بيشوا كينوا ولا كوتايا أما ما نبي إيسا دا أما داعتش تبغى شوف إلى كده تأيرا وإسترلينج فورمولا شيرينا أراوا إسترلينج فورمولا شيرينا أراوا ك أو بدري ستارينج فورمولا من هنا وتعرف بدأت عشان كذا إما ما نوي distribution بدوزينه distribution يعني maximum probability يعني شيء ما كوتي maximum يعني داتاشين maximum يعني داتاشين maximum minimum يعني داتاشين أم داتاشين يعني داتاشين أوكي أما أم ترمي داتا أم constant أم ترمي داتاشين نجي أرجع ستارينج فورمولا كش فانو ببكار هنا بلا مكات الصفر أما يتريش طبعا دو ترما داتاشيني داتاشلاوي ان اي كراتي ال ان جي اي
داتاشراوەی LNGI کەڕەتی NI GIش کۆنستانتامە داتاشراوەکەی کاتە سفر بەڵام دلتا NI کۆنستان نییە ئەوە بەس دیستریبیوشنی پارتیکڵەکەی یعنی ئەوە ئاگۆڕێ ئەم تێرمەی تریش تەبعاان ئەمەش سەری فۆرمولاکەی و بەکارهێنین و دووبارە میداتاشین ئەو وەختەکانی ئەها ئەلێرە داتاشینی ئەم تێرمە ئەما کاتێکی داتاشینی ئەمە کەڕەتی ئەمە و داتاشینی ئەمە داتاشینی LNNI ئەمە داتاشینی دلتا NI کەڕەتی LNNI و داتاشینی LNNI کە کاتە دلتا NI دابەشی NI ئەم NI لەگەڵەوەی ناڕوە ئەمە دلتا NI من لەگەڵ ئەو ناقص دلتا NI ئەمەش کە داتاشیگە دلتا NI ئەوانش پێ کەواڕۆم دوتی ئەمە ئەکتە یەسرنەوە تەنام تێرمامێنێتەوە مسیکمایە ئۆکەی ئەو سێرمامێنێتەوە و ئەمە لە دلتا NI هاو بەش وەرەگری نەکاتە LNGI ماینەس LNNI و ئەمە کاتە دلتا ئەکاتە ئەمەش بێنە ئەومان دۆزیەوە بارحاڵ ئێستا ئەمەش بێنە دلتا ئەمە کاتە LNI لەسەر GI ئەوە LN لوگاریتم لە بەیسی ئیە کاتە LNI لەسەر GI دلتا NIەکەی لێرە ئەمێنێتەوە ئەمە تێمەجاری ئەمە هەروە ڕاگرین ئەو جارەگەڕینەوە بۆ ئەمانە ئەم دوو تێرمەتر لێرە ئەمە داتاشین کاتە سفر داتەشراوی ئەمە کاتە سفر داتاشتاوی دلتا N کاتە داتاشتاوی دلتا NIەکانە یەکسانە بە سفر چونکە N یەکسانە بە سفر داتاشراوی ئەمەشە کاتە ئیپسیلۆن ئای داتاشتاوی NIەکان بەڵام دلتا ئیە کاتە سفر ئۆکەی ئۆکەی ئەوە تا ئێستا هاتینەوە بۆ ئێرە ئەوت ئەمەیان کەرەتی ئالفایەکەی ئەمەی تریان کەرەتی بێتاکەی لەگەڵ ئەمە هەمویان کۆوەکەینەوە دلتا NI هاو بەشە وەریەگرین ئەمە LNNI ماینس LNGI ماینس ئالفا LNNI لەسەر GI نامەناوە LNNI ماینس کردومان تۆجارێکیکە ماینس ئالفا ماینس بێتا ئەپسیلۆن ئای کەڕەتی بەڵێ کەرەتی ناقسێکی شەکەی کەرەتی ناقسێکی شەکەی کەرەتی ناقسێکی شەکەین کێشەمانی کەرەتێکی ناقسەی گەن پێکەوە کۆیەکەینەوە کەرەتی ناقسێکەکەین لەگەڵ ئەوە پێکەوە کۆیانەکەینەوە ئەکاتە ئەمە نەتیجەکەی کردیە ئەمە نەتیجەکەی ئەمەگەت LNNI ماینەس LNGI لەگەڵ ئەوەکەی پێشوە تەنە فەرقێکی و GI ئەو ئەم ترمەی لە زیابێ بەڵام ترمەی دێتە ئێرە NI یەکسانە بە GI دابەشی ئەکسپۆنشیاڵی ئالفای بێتە زائد بێتا ئەپسیلۆن ئای NI بێنێت کاتە NI لەسەر GI ئەمەش لە ژێرای بێنە سەرەوە کاتە E ماینەس ئالفا زائد بێتا EI ئەمە پیاڵێن ماکسوێل بۆلتزمان دیستریبیوشن بەڵام یەککەینی هەیە ئەم هێنە ئەم سیفەتێکی گرنگی هەیە ئەویشەوەیە تۆ هیچ سنووردار نی بەوە چەند پارتیکل لێرا بێ چەند پارتیکل لێرا بێ ئەتوانێت هەم پارتیکلەکان لێرا دابنی هیچ لەبارەدانەی ئەتوانی لەمە یەکێدامێ لەمە بە کەیفی خۆتە چەندێ لاخانەیەکە چەندانەدانی ئۆکەی چونکە یەک گریمانی گرنگی تایە لە پارتیکلەکانی ئێمە لە ماکسوێل دیستریبیوشنە ینی فەزا داگیر ناکەن ئەو هینێشی تایە بەڵام کەمتر باسمان کردم ئەنی ئەوە بچووکن NI زۆر بچووکترە لە GI یعنی ژمارەی GIەکانمانەکرێ یەکجار زۆر بێ ئەمە زۆر بێنی زۆر بچووکتر NI لەسەر GI زۆر بچووکترە بێ لە یەکەکە GI زۆر گەورەتر بێ لێن ینی ژمارەی کلاسەکان یەکجار زۆرە بە کەیفی خۆت کەوا بوو دیستریبیوشنی ماکسوێل بۆلتزمان ماکسوێل ئێمە بۆ ماکسوێل بی بۆم بۆلتزمان NI لەسەر GI زۆر بچووکترە لە یەک پارتیکلەکان
distinguishable, no restriction on number of the particles in the cells. Each restriction يقول جمالي particle no cell كان تانا no compartment كان the size of the volume the size قبارة ما أوربع or the volume of cell can be made as small as we want. أكري هرشاني حزم عليه بشو بيتوا شو كا particle قال ما فزاد عجينك pointing. In result, the number of phase cell can be made as large as possible. phase cell تنخوله بيدا بريتي ولا يعني بلين اللي قدان دودان space position و spacing momentum أو بيمان أو phase space وقت كان السيالة كان ناو أويش أكلي هرشاني حازل ليا بسوق بيتوا بكيف يخوض السيالة كي بس أكلي بيرتان ميمن لبيا لخالتي كوانتمية ناتواني زور بتشوك بيت چونکە لە H3 بچووکتر نابێت لە 3 دایمەنشنە بەڵام ئێستا ئەو ڕسترکشنەمان نییە لێرە ئەکرێ هەر چەندی حەزی لێ بچووکی کەیتەوە ئەمە بە لێرە بوەستێ ئیسە بینە سەر ئەمەیتر quantum statistic indistinguishable particle quantum statistic لە classical statistic یا Maxwell Boltzmann statistic ئەمە classical statistic بوو particle كان distinguishable بون بلام ليراتشين indistinguishable particle كان ناناسلينو identical و indistinguishable دو جوريان هيا بوز أينشتاين statistics كبه BE statistics بشان دري the particle with integer spin particle كان من integer أو صفتك كاليرا بكاردي أجر قبل مودرن فيزيك على أتوم فيزيك خوان دبتان بس ما هاروني من بسارين سبين كان يعني صفة يكي بارتيكل سبين كلرا انتجر يعني يك دو سي أو فيرمي ديراك statistics دو إكتري فيرمي ديراك statistics أول شهر بارتيكل كان indistinguishable لكتري ناناس لنا FT statistics أما أبو جوزف FT statistics بشارة دري the particle with half integer spin particle قال سبينا كان half integer يعني نيو إيك لسردو سير لسردو أبو شواز in Bose-Einstein statistic GI بتشوكتلو يكسانا لإن آي GI بتشوكتلو يكسانا لإن آي يعني جمالي كلاسا كان لهر إنكا يا يكسانا يا بتشوكتلو لكي إن آي دابشي GI قورتلو يعني إن آي دابشي GI قورتلو يكسانا ليك ولا بالتعميل ويا بتشوكتلو ليك زوزة بتشوكتلو ليك بس يا قورتلو ليك قورتلو يكسانا أو لزوزة بتشوكتلو لا فرب there is no restriction on the number of particles in a cell boson. There is a restriction in any one cell because particles obey blah blah Fermi Dirac Fermi Dirac عفوا ما Fermi Dirac ما F دي هلا مسيو ما F دي أبشر إن أي دابشي جي أي قولتو يكسان لك there is a restriction أو عفوا بو يسرو بوز بخارو بو لام بو فيرمي دي راكا كتشون أو هربو زرشتاين غلط أبو يكسان أبو بلام لا فيرمي دي راكا there is a restriction in any one cell because particle obey Pauli exclusion principle كبيرنا فيرميون يعني شيء يعني ما نملكشي principally power exclusion كألين لنا سيستميكا دو particle ناكري همشتي كان وكو يكبه يعني دو particle ناكري يعني دو particle ناكري همشتي كان لستيتكا يكسان به أبشتي كان جوازه أو يكا أما إن معناتها أو قيدا خات السرمان كدو particle ناكري يكستيت يعني هبه يعني اللي كلاس 7 ديرا بمعناها يعني اللي كلاس 7 distinguishability consequence for two particle into cell دو دانا cell هيا دو دانا particle هيا دابش يعني يا أما distinguishability وكو ماكسويل بولتزمان كاي أي لرداني بي لرداني يا بي لرداني أي لرداني يا أي بي ليش لرداني يا بي ألي بتري يعني لم تشوف حالة زيادة لينيا
بەڵام indissociability consequence بەڵام لە حاڵەتی ئەنجامی ئەگەر indistinguishable بن یعنی تۆ نەتوانیت جیاوازی بکەی لە نێوانی A و B ئەمە لێرا بێ ئەم دوانە بە یەکدانە ئەم دوانەیش ئەمە خۆی جوگە ئەم خانیان چۆڵە هەنی چواردانەکەی بە سێدانە بۆ دوو پارتیکل بەڵام لە فێرمی دیراکە هەر ئەمە تەیە چونکە ناکرێت دوودانە لە یەک خانە بن ینی هەر چوارەکە بە یەکدانە ینی دوورەکە ناکرێت یەک ستیتیان هەبێت بۆز ئەنیشتاین دیستریبیوشن جارێکی کە ئێسگارێ ئەویان تەواو دینە سەر بۆز ئەنیشتاین دیستریبیوشن بۆز ئەنیشتاین دیستریبیوشن ئەمە سیفەتەکانێتی the particle are indistinguishable or in there are no restriction on the number of the particle in single هیچ restriction نییە بۆ ئەوە کە چەند پارتیکل لە ناو خانەیەکا بن لە بۆز ئەنیشتاینە بەڵام ئەو restrictionە هەیە کە پارتیکلەکان indistinguishable یەک ناناسرێنەوە شتێکی تر the size or volume of elementary phase cell cannot be less than hc h is Planck constant والیۆمەکەی چونکە لە سپیس فیسا دوودانە والیۆمانە بوو والیۆمێکە مومنتەم بوو والیۆمێکە پۆزیشن بوو والیۆمی پۆزیشنەکەی ناکرێت لە h لەسەر سێ بچووکتریەوەمان لە چاپتەر پێشە پرۆف کردەوە تەنین بگەڕنەوە بیبن لە سەرەتای چاپتەرەکە ناکرێت هیچ سیاڵە بچووکتر لە h توانی سێ بێ ئەمە هەم ئەکسەکەی h شیش کە پلان کۆنستانتە ینی هەم ئەچەکەی ئەکسە هەم وایەکەی هەم وایەکەی هەم زەدەکەی ئەچەکە بۆ قەبارەکە ئێسێ هیچ تێ ناکرێت بچووکتر بێ هیچ ژمارەیەکی زۆر بچووکە دەتوان ماینە 36 زۆر بچووکە کەوا بوو ئەفی بۆڵتزمان Einstein in I لەسەر GI number of particle in the ion compartment number of fast cell in ion in ion تقریبا یەکسانە بە یەک یعنی هەر خانەیە دانێکی تێکی هەر خانەیە دانێکی تێکی و تقریبا یەکسانە بە یەک the particle are bosons with integer spin ینی پارتیکلەکانمان بۆزۆنن کە سپینەکانیان سفر و یەک و دووەکو فۆتۆن پای مێزۆن ئەمانە ئەلیمەنتەری پارتیکڵان فۆتۆنەکە فۆتۆن کە پارتیکلی پێکانی ڕۆناچیە سپینەکە یەکە پای مێزۆنیشمانی وش سپینەکە یەکە باشە ئەو وەختە ئێستا consider n particle identical and indistinguishable ئەمانە پێڵێن بۆزۆن number of compartments k with energy epsilon یەک epsilon دەوتە n ئەکاتە چی n یەک زائد n دوو زائد تا n k ئەکاتە سیگمای i تا n i ئێستا ئەوە حەسێ بکەین ئەمانەوێ چی بدۆزینەوە ئەمانەوێ thermodynamic probability بدۆزینەوە بۆ حاڵەتێکە تۆ مەسەلەن ئەمە بۆ خانەی ئایەمە خانەی ئایەمە هەشت پارتیکڵە هەیە ئەیخیتە ناو کۆمەڵێک سێڵەوە ینی خانەی ئایەمەکەت ئام خانەیەت منکە لێرا هەبوو ئەمە دابش کردووە بۆ چەند سێڵە هەشت پارتیکڵە هەیە ئەیخیتە ناو ئەوانەوە ئەکرێ بەو شێوازە بێ بەسەر هەشت پارتیکڵە سیانیان دوانیان لێرا بێ ئەمەیان هیچیان نەبێ سیانیان لێرا بێ ئەمەیان هیچیان نەبێ سیانشان لێرە سیانشان لە مەخیدا نابێت چەندانە بوو سیان دوو بکاتە هەشت ئەو خاڵە تۆخانە پیشاندنی ئەو دیوەرانەیە کە خانە کە سیاڵەکان لە یەک جیاکاتەوە چەندانەت هەیە یەک دوو سێ چوار پێنج شەش چەندانەتە بێ و پێشتی وی چەندان داش بەرها ئەوە هینە ینی بڵێن دیڤایدینگ سێڵەکانەوە نەکرێ هەر نەبێ ئەمانە کە خانەکان دیڤایدینگ ڤالس ینی ئەو دیوارانن کە خانەکەی ینی بڵێن کۆمپارتمنتەکەتی دابەش کردووە تۆ ئای پارتیکڵە هەیە باشە ئای پارتیکڵە هەیە
ئێستا چۆن توانی بیانچین لە NI پارتیکڵ هەیە ئەتوانی هەر NIەکەی لە خانەی یەکەمە دابنی هەر هەمووی لێرا دابنی ئەمە دیستریبیوشنی بوو بەس تۆ توانی هەر هەمووی لێرا دابنی ئەوجا هەموو چۆڵ ئەتوانی هەر هەمووی لێرا دانێنەی هەر هەمووی لێرا دابنی ناقص دانەیە باشە هەر هەمووی لێرا دابنەی ینی بڕێ هەمووی لێرە جگە لە دووان دانێ لێرەدا هەرە بچی وەزە توانی دانەدانە بیان هێنی بووە ئەمسەر باشە ئەو کات ژمارەی پێرمۆتیشنەکانە دەکاتە چەند تۆ لە کۆتاییە یەکی نەبێنێتەوە تۆشەکە GI ماینەس یەک ژمارەی واڵەکانتە ژمارەی واڵەکانتە ژمارەی خانەکانە ژمارەی کلاسەکانت چەندانە بێ ژمارەی کلاسەکانت ئێستا ژمارەی کڵاتەکانت GI یەکدانێ ژمارەی هینەکانت چەندانێ ژمارەی واڵەکانت ژمارەی واڵەکانت دەکاتە GI ماینەس یەک تۆشە یەک دوو سێ مەسەلەن بین دابشی کرد بالفرض بڵین ئەگەر خانەیەکە هەبێ خانەیەکت هەبێ کۆمپارتمنتێ بە یەک دانە دیوارە کرێ بە دوو بەشەوە وانە ئەنی دوو کلاسایە یەک دیواری بەسە بۆ سێک بیکەی بە سێ کلاس دوو دیوارە بەسە وانە بیکەی بە چوار کلاس چوار دیوارە بەسە ئاها لێرە ڕیزبەندی خانەکانیش گرینکە کەوا بوو تۆ چەند دانە ینی بڵین پێرمۆتیشنە هەیە بەقەدەر NI زائد چەنێ زائد G ماینەس یەک دیوار یعنی ئەو ژمارە پێرمۆتیشنەکان ئەوێتەوان فاکتۆریەل ئەم کلاسە یا ئەم کلاسە ئەم دیوارە یا ئەو دیوارە ئەها ئەوە شێوەز ئەیانی بڵێن ئەم پارتیکڵە یا ئەو پارتیکڵانە ئەم چەندانە لێرا بێ پێنج لێرا بێ سەرەن هەشدانێ پێنجی لێرا بێ چواری لێرا بێ سیانی لێرا بێ ئەوە شێوەزنی بڵین دابشکردنی هەم تۆ هەم دابشکردنی پارتیکڵەکان لێرە هەیە هەم دابشکردنی دیوارەکە کەوا بوو ژمارە پێرمۆتیشنەکەی تۆ کاتە NI زائد GI ماینەس یەک فاکتۆریال ئۆکەی بەڵام ئەو پێرمۆتیشانە هەمووی مانای نییە هەمووی مانای نییە چونکە پارتیکڵەکانی تۆ ئیندیسی گەشت بڵن ناناسرێنەوە لە یەک کەوا بۆ دابشی NI فاکتۆریەلی کرد دیوارەکانش نانەسێتەوە لە یەک کەوا بۆی دابشی GI ماینەس یەک فاکتۆریەلیش کە پارتیکڵەکان نانەسرێنەوە لە یەک ئیندیسی گەشت بڵن کەوا بوو NI فاکتۆریەکە لێرەوە دێ و GI هەنی فار ناکە پارتیکڵی یەکەم دانە بێ یا پارتیکڵی یەکەم دووەم دانە بێ جوگەنی یەکتری خۆ فەرقیان نیە NI فاکتۆریەل GI ماینەس یەک بەس لێرە مەسەلەن فەرقی هەیە کامیان یەکەم بێ کامیان دووە بێ ئەی و بی ناسی بە لێرە فەرق ناکە ئەمەیان لێرا بێ یا ئەمەیان لێرا بێ یام دوانە لێر یا ئەمەیان بم ئەنی ڕیزبەندیەکان فەرق ناکە وەکو خۆیان ئۆکێ ئەمە بۆ یەک دانە بوو ئەی بۆ هەمووی بۆ یەک دانە کۆمپارتمنت بوو بۆ هەمووی ئەکاتە ئەمە کەڕەتکردنی هەموو ئەمانە ئەمە دۆزیەوە ئۆکەی ئەمە thermodynamic probability بۆ بۆس-ئاینشتاین distribution جا بەدوەخی بەکاری هێنین بۆ حسابکردنی ئستاتیستیکەکەی ئێستا بۆ فێرمی دیراکچی the particle are identical and index هەر وەکو ئەوەکەی تر the particle-ەکانی وەکو یەکن و ناناسرێنەوە the particle flow Pauli exclusion principle بەڵام پارتیکڵەکانت ملکەتی ئەمان کەوا بووی GI-یەکەی تۆ ئەبێ یان گەورەتر یا یەکسان لەگەڵ ئینایە بێ تۆ ناتوانێت دوو پارتیکڵ لە ناوخانەیەکە جێگەیتەوە یەک پارتیکڵ لە ناو یەکخانە لێرا توانی ینی لەوەی پێشتۆ توانیت GI بچووکتر بێنەوە شکۆتوانی هەمووی بخەیتە خانەیەک بەس لێرە ناتوانێت ئەبێ حتمەن بۆ پارتیکڵەکانە شوێنیان هەبێ بە حتمەن GI گەورەتر یا یەکسان بێ لەگەڵ ئینایە هەر وەکو ئەوەکەی تر چکە بچ کوانتەمیە وەکو بۆس ئاینشتاینەکە the particle are identical and index هەر وەکو ئەوەکەی تر the particle are identical and index the size or volume of elementary phase cell cannot be less than its ناکرێت بچووکتر لە its بێ باشە سایزی ڤۆلیۆمەکەی ناکرێت بچووکتر لە its بێ سنووردارێتی وێ the particle known as fermion with half integer پارتیکڵەکان ناسراون بە فێرمیۆن و نیوە هینن یعنی بڵێن سپینەکەیان نیوەیە
ئەو کات ئێن یەکسانە ژمارەی پارتیکڵەکانە یەکسانە بەمە بەڵام ژمارەی بۆ ئایەمین کۆمپارتمنت ئەگەر ئین ئای پارتیکڵ بێنی بخیتە ئایەمین کارت تۆ جی ئای دانت پێویستە باشە جی ئای دانت پێویستانی یەکەم داناخیتە ئێرە باشە دووەم داناخیتە ئێرە سیام دانێرە چوارەم دانا پێنجەم شەشەم هەفتم باشە ئەمە پیاڵێن first particle in gx in ئەنی بڵێن لە جی ئایومین دانا second لە جی ئای ماینەس یەک سیام لە جی ئای ماینەس دوو ئینەم لە جی ئای ماینەس ئین ئای ئەو وەختە تۆتاڵی ئەکاتە چی ئەکاتە جی ئای کەڕەتی جی ئای ماینەس یەک جی ئای ماینەس دوو ئەتوانی ها جێگۆڕکێ بمانە بکەیت تۆتاڵی ینی بڵێن ژمارەی پێرموتێشنەکانت جی ئای ماینەس یەک جی ئای ماینەس دوو جی ئای ماینەس تا جی ئای ماینەس ئین ئای ماینەس یەک هەموو ئەمانە ئەمە ناکاتە جی ئای فاکتۆریال ئەمە ناکاتە جی ئای ئەمە غەڵەتە جی ئای بسڕنەوە کاتە جی ئای فاکتۆریال دابشی جی ئای ماینەس ئین ئای چەکە تا ئین ئای دێ جی ئای ماینەس ئین ئای فاکتۆریال بەڵام ئەم پێرمۆتێشنە هەمووی ناگرێتەوە بەس ئەوانەی کە مانایان هەیە ئەبێ چونکە پارتیکلەکان تۆ فەرقیان نییە کۆبی دابشی ئین ئای فاکتۆریالی بکەی ئەمە پێڵێن سێرمۆداینامیک بۆ یەک دانە کۆمپارتمنت ئای بۆ هەمووی ئەکاتە ئەمە ئای لە یەکەوە بۆ کای جی ئای فاکتۆریال دابشی جی ئای ماینەس ئین ئای فاکتۆریال دابشی ئین ئای فاکتۆریال ئەوەشی من بۆ ئەمە دۆزیەوە ئەمە هەردووکیان دۆزرایەوە جایزەکانی بینەمانە لە یەک خشتا پێکەوە هینەکەی لە یەک دانیانە فێرمی ئەمە فێرمی دیراک ئستاتیستیک ئەمە فێرمی دیراک بۆ ئەینشتاین ئستاتیستیک باشەکە ئەمە هینەکانیان لێرە نووسین سێرمۆداینامیک پرۆبابیلیتیەکانیان لە هەردووکیان لوگاریتم وەرەگرین ئەو وەختەکانێ لە ستارلینک فۆرمولا کاڵگ وەرەگرین شکەی کەرکی لە وەرەگرێت کاتێککە ئێن زۆر زۆر گەورەتر بێت لە یەک ئەوجا دینە خوارەوە ئاها لێرە ئەمە لێرە LNی ئەمە ئەکاتە ئەمە ماینەس ئەمە ستارلینک فۆرمولاکەوە بەکارهێناوە ئەوتەسە دێلتای لێ وەرەگرین لەمە ئەوە دێلتاکەی ئەوگاکەدار بە دێلتای جی ئای کاتە سفر ئن ئای بەڵام زۆر زۆر گەورەترن لە یەک کەوا بوو چاوپۆشی ئای و یەکاکەین کە لێرە هەیە باشە جی ئای زۆر زۆر گەورەترن لە یەک چونکە ژمارە ئینەکانمان گەورەیە کە ژمارە ئینەکانە گەورە نەبێ وش ناکەین بەڵحاڵ لە کۆتایی ئەمانە کۆکەینەوە پێکەوە هەر بەو شێوازە دێلتا هەر بە کۆوەکەی پێشوو کە هەمان بوو کەرەتی ئالفا کەرەتی بێتا تەوە بە ناقسێکەوە ئەمە ناقسێکی لەگەڵایە لەگەڵ ئەمە کۆیانەکەینەوە لەگەڵ ئەم بەشەیە چونکە ئەمە بێکسانی بە سفرەگەدار بن بۆچە بێکسانی بە سفر چونکە بەرێ ماکسیمم بێ ئێمانە کۆکەینەوە هاوبەش وەرەگرین لەم لایشە ڕێک هەر ئەوەمان کردووە و نەتیجەی کۆتایی ئەما بە بەما نەتیجەی کۆتایی لێرە شەبێ بەما دێنە خوارەوە دێنە خوارەوە هەنگاو بە هەنگاو جی ئای دابشی ئین ئای کاتە ئی ئالفا زائید بێتە ئیپسیلۆن ئای ئین ئای دابشی ئەوش جی ئای دابشی ئین ئای کاتە ئی ئالفا بێتە ئەوە لێرە ناقسێ دەرکەو جی ئای لەسەر ئین ئای کاتە ئی ئالفا زائید بێتە ئیپسیلۆن ئای ماینەس یەک عەکسیەکەینەوە ئەکاتە ئەمە چکە ئین ئایەکەمانەوێوە نییە کەوا بوو ئین ئای کاتە جی ئای ئی ئالفا زائید بێتە ئای ماینەس یەک لەم لە ڕێک بە عەکسەوەیە ئەمەی زائید یەکی لێرە دەرەکەوێ ئەمە ناقسە ئەمە یەکە بەرخێنەوەیە لە بۆ زەنیشتاینە لە فێرمی دیراکە لە بۆ زەنیشتاینە ئەمە لێرە ناقز یەکێکە هەیە لێرە یەکێکە هەیە ژمارەی ئەو پارتیکڵانەی کە دەکرێت لە خانەی ئایەمە جێگیر بن کاتێک کە تۆ جی ئای کلاسەیە فێرمی دیراک دیستریبیوشن لەو فێرم بۆ زەنیشتاین دیستریبیوشنە لەگەڵەوەکەی پێشوە بەراورد دیکە چی بوو ئەو ناقسی گوزایدێکی دیانەوە تەنها ئامە خۆی بوو بەڵام هاتە سەرەوە ناقسی وەرەکرد گەڕێنەوە بووی
چیە ماینەسەکە و ماینەسەکە چۆنە بژگە یەک و ماینەزەکەی نامێنێ ئەوە کاتە ئێتە سەر لە حاڵەتی کلاسیکال هەر سێکیانە من بە یەکێ حاڵەتی کلاسیکال چییە ئەگەر سەیری ئێرە بکەی حاڵەتی کلاسیکال ئەوەیە کە ئەم ژمارە زۆر زۆر گەورەتر بێ لەمە کەی زۆر زۆر گەورەتر لەوە کاتێکە ئێنەرجەکەی زۆر بەرزە یان پلەی گەرمیەکەی زۆر نزمە بێتا کات یەک لەسەر کەیتی تی زۆر بچووک بێ بەڵێ کاتێکە ئەم تێرمە زۆر زۆر گەورەتر بێ لە یەک لە هەردووکیانە ئەبێتەوە بەوە کەیە و تێرمە زۆر زۆر گەورەترە لە یەک کاتێکە ئەپسیلۆن ئای زۆر زۆر گەورەتر بێ لە یەک بەڵام بێتاب یەکسان و بەچان لەسەر یەک لەسەر کەیتی کاتێکە تیش زۆر زۆر بچوو بێ یەک لەسەر کەیتی ئەکاتە ژمارەیەکی گەورە ئەوتە ئەمە گەورە بێ ئەو کات هەر سێ ئێستاتیستیکەکە بمێ لە ئەنەرژی زۆر زۆر بەرزە یان لە پڕی گەرمی زۆر زۆر نزم اوكي Fermi level چییە distribution of electron in levels one quantum state denoted by two number quantum state معمولا بە دوو ژمارە پیشانە درێ بە n و بە ms کە ms بریتە لە حاڵەتی سپینی ئلکترۆنەکە کە ئایا سپینەکەی زاید یەک لەسەر دووە یا ناقص یەک لەسەر دووە ئەوەیە کە تۆ دێنی ئێوە وتمان لە هەر ستەیتێکە تەنها یەک پارتیکل جێگیرە بێ بەپێی فێرمی دیراک بەڵام لێرە دوان جێگیرە بێت چونکە بۆ چونکە ژمارەی کوانتەمی ترمان هێناوە یەک لەسەر دوو ناقسەکە دووە بە مەرجەکە یەکێکیان ئیسپینەکەی بەرەو خوار بکە ئیسپینەکەی بەرەو سەرەوە بێ ئەو کاتی دوان جێگیرە بێت جوگە ستێتی ئەم دوو پارتیکڵە یەک نییە ئەگەر هەردووکیان بەرەو سەرەوە بۆیان نابوو چکە ستێتیان هەمووشیکەنەوە بە یەک کەوا بۆی سەکانە تۆ بتەوێت نۆ پارتیکل لە ناو عینەکە جێ بکەیتەوە نۆ فێرمیۆن لە ناو سیستەمەکە جێ بکەیتەوە تۆ لانیکەم پێویستە بە 5 ستیتەیە هەر ستێتی دوان تیا جێ بێتەوە من یەک دوو سێ چووە یەک دانەیان بە تاڵەمێن یەک دانیان یەک دانی تێمێنێ ئامە پیاڵان فێرمی ستیت پیا فێرمی لیبێر ئەخیر دانەیە باشە ئەگەر ئێن بچووکتر هەرچێ ئێنی بچووکتر لە 5 هەمووی پڕە بێتەوە هەرچێ ئێنی گەورەتر لە 5 هەمووی بەتاڵەمێنێتەوە کە ئامین یەکسان بە 5 پیاڵان فێرمی لەوە The top field energy level at T equal to 0 درجة كلوين 0 degree Kelvin يعني بارسترين ستيتي وذاك على 0 درجة كلوين برابطو بيالين is known as Fermi level Fermi level ناسراو بس هو بليجرميش جرينجا in this case على مثالا n يكسان ب5 بريتي على Fermi level كيما أجر n بريتي بلا total number of electron do nf يكسان ب شو كل هالستيكا تو دو پارتیکل توانی جیب کەیتەوە ئەو ئێنەوەش بێتە لە پرینسیپال کوانتەم نامبەر ئۆف زە فێرمی لیڤەل کە لێرە 5 مەسەڵەن بۆ پارتیکل ئینبۆکسێ وێسپینی ئاپ و وێسپینی داوا ناکات فۆر ئینفینیتی بۆکسێ وەکە لە بینی ئەکسپێکسەکەی تۆ لە بینی یامەی وان دایمەنشن لە بینی سفر و ئێڵایە ئەم لە ئینفینیتی ئەم لە ئینفینیتی لێریشە سفر پۆتەنشیەل لێرە ئینفینیتیە لەو سەرم سەر و لێریشە سفرە ئێنەرجیەکەی وتمانە ماکات پێشتر باسمان کۆرە N2 H2 HML HML دوو کە H لێرە کۆنستانتی پڵانکە ئەو کاتا ماتوانین تۆ دەستکاری بکەین چونکە ئێنەرژی ئێفەکەی تۆ کاتە چەند H2 HM NFL توانی 2 NF یەکسانە بەچی بە N لەسەر 2 H شابە بەکاریانین 2 پای H بار H بار کەسانە H لەسەر 2 پای H بار ئەمانە جێ خەینە ئەم شوێنە ئەمە دەستەکەوێ ئەنەرژی F
یان لەم وان دایمنشنەها یەکسانە بە H2 لەسەر 2m پای لەسەر 2n لەسەر L توانی 2 بۆ یەک دایمنشنی ئەکاتە ئەوە ئەنەرژی F بۆ n پارتیکەلە داکە 5 بێت وانە لە دای بنێ 5 ئەڵەکە دابنێ 5ەکە دابنێ پێکە دابنێ Hەکە دابنێ دوشت NL بێتێت number of particle per unit